الله أكبر. ئێریشە خۆکوژی یا ڕۆژە شەمبیە یا باژارێ حەمسەی گوتە ئەنجامدە 20 کەس هاتن کوشتن. ئاماژەیەک بوو بۆ ژیان لەوی باژاری و تەڤەهیا سووریایە و ناگەرێ بەری ساڵا 2011 بۆ کریزا سووریایە جێ قۆناغا شاردنا بەرە حکوومەت و گەلەی سووریایدا دەربازی قۆناغا دژوارتر بوو. الله أكبر والعزة لله. ڕۆژنامەیە ئەندیپێندنت بەڵاو کرد لە گۆری لیکۆلینێن دەستگەهان ناوەندە هەواڵگیریە ئەمریکا CIA دێ ساڵا 2016دا هژمارە تەقینان لوی وڵاتی زێدەت بن. بە کۆلەرێکی دەستگەهان ناوەندە هەواڵگیریە ئەمریکا CIA شڕۆ ڕۆژنامەیە بریتانیرا گوتیا لە گۆری بەدووادا چوونان ئەسەد داوی کارتاخوا کارتێنێژ بۆ گۆلە سەر دەسەڵاتی بمێنە. لیکۆلینە CIA ئاشکرا دکا ئەسەد دەخوازێ بسەلمێنێ گۆنە یارێن ویژالین هێزن ناودەولەتیڤە تێنە بەڕێڤەبرن ئەجەندە و سیاسەتن وان لێ سووریایش بۆ بەرژەوەندیین خوا بەرجی دکن. لیکۆلینە CIA یا بنەڤنیشانە سووریا و پێشەڕۆژە ئەسەد ئاشکرا دکا پشتی چوونە ئەسەد دەستگەهێن ئارتێش و ئەولەهیە تێن هەولوەشاندن ئاڤژی دەبێ سەردەم گۆڤالە هەیە کە بەرفرە دوارێ ئەولەهیە دەچێ ببێ دەبێ دەستپێکە چێبوونە شەڕی خویناوی دنابەرە موسڵمانین سونە و عەلەویدا. هێزن جیهانیین مەزون وەک ئەمریکا و هاوپەیمانیا ڕۆژاوا ناخوازن گۆ ئەو بوویێرن پشتی ژنابرنا ڕژیما سەدام حسێن دە ساڵا 2030دا گۆ لە عێراقی چێبوون لێ سووریایە دووبارە ببن. مایکل فلین بەرپرسێ بەرێ دەستگەها هەواڵگیری لە وەزارەتە بەرەڤانیە ئەمریکا دەهاف دیتنەکێدا دەگەڕ کۆڤارە دیرشپیگڵیە ئەڵمانیدا ڕاگەهاند شەڕی عێراقی شاشێکە مەزن بوو هەرچەندە سەدام حسێن کەسێکی زاڵم مەترسیدار بوو لێ دوورخستناوی شاش بوو بە هەمان ئاوای دوورخستنە موعەمەر قەزافی لە لیبیای شاش بوو ژبەرگۆنها لیبیا تووشی شەڕ و کریزەکە مەزن بووە. ڕۆژنامەیە ئەندیپێندنت یا بریتانی پشت ببەستن بە راپۆرتە CIA نویساندیا شەڕ و پەفچوونێن لێ سووریا و عێراقی دێ 100 ساڵە 21 هاف ئاواین وان توندەکاریەن گۆ دێ 100 ساڵە 20 لە وڵاتێن بەڵقان قەومین گۆتێ پێشبینیکردن لێ ساڵا 2016دا پێکدەدانێن ناودەولەتی هاف ئاوای ساڵە 1914 لە بەڵقان چێ ببن. دەما گۆ بەڵغاریا دە ساڵە 1913دا بناوچەیەن گۆژە دەستێ ئەمبراتۆریەتە عوسمانی دەخستی ڕازی نەبوو ئێریشکرە سەر سێربیا و یۆنانێ و نێمساژی تەوی بوویەرێ بوو داخواز ژە سێربیاکە چەند دەڤەران بەگەڕێنش بۆ بڵغاریا ئاڤژی بوو دەست پێکا شەڕی جیهانی یەکەم. هەرچەندە راپۆرتە CIA خویان نەکریە لە کیژان دەڤەرێن سووریای تەقین بێتە چێت بن گەلۆ دیمەشقا پایتەخت و باژارێ لازقی و تەرتووسی یەنگۆ دەبن کۆنتڕۆڵا ڕەژیمە بەشار ئەسەد دەنا یانژی پارێزگەهێن ناوڕاستە سووریای گۆ ڕۆژانە بێ سەدان ئیریشن ئەزمانیت لێ تێن ئەنجامدان یانژی دەڤەرێن کوردان لێ باکوورێ ڕۆژهەلاتە سووریای بێپشتگرێدان بێڤە کۆلینە دەستگەهان ناوەندە سیخوریا ئەمریکا CIA سەردەما تەڤلی هەفبوونە هێلێن شەڕ و دابەشبوونا پێک هاتن سووریای تێ چاوەڕێکردن گۆ تەقین لە هەموو دەڤەرێن سووریای پێن ئەنجامدان. ئیبراهیم ئادەم NRT